بەناوی خی گەورە و میهرەبان لاڵقەی سێمی بەرنامەی لەگەڵ دکتۆر هودادا تەندروست بهاتینەوە خزمەتتان لە ماڵقەیەدا باس لە چیرۆکێکی تراژیدی کچێکی تەمەندە ساڵانەکەین کە خەریک بوو بە تەواوی بێبەش ببێت لەوەی لە داهاتوودا ببێت بە دایک. ئێستاش لەگەڵ دکتۆرەین بۆ باسکردنی حاڵەتەکەی و ئەو نەشتەرگەری کە بۆ ئەنجامداوە. سڵاو لەبێت دکتۆرە، ئێستا شەمانەیە بۆمان باسی چیرۆکی ئەو کچە تەمەندە ساڵانە بکەی کە دایکی بەگریانەوە ئێوارەیەک هات بۆ عادەکەت لەگەڵ ئەو چارەسەرانەی کە بۆت ئەنجامداوە. خۆی ڕۆژێک ئاسران سێرکەم دایکێک هاتووە بە ژوورەوە بە گریانەوە، یان من بەڕاستی یەکەم جار تخیلم کردەوە نەخۆشەکە خۆی ئەو خانمە خۆی نەخۆشە ئەگری. دوای مناڵێکی هات بە دوای دایکەکە ئەگری دایکە مەگری وتم چییە خۆ خاتون چییە مەسەلە بۆچی گریانت هەیە؟ سێرێکم ئەڵێ دکتۆرە خۆ ئەم کچەم دوسێ ڕۆژە ئازاری هەیە، پێشووتر تقریبا پێش 4 ساڵ ئەو کچە هێلکەدانێکی ڕاستەوە سووری کردووە و ڕەش بوو هێلکەدانەکانیان فرایاوە، یان بەکەڵکی نابا بوو ئەو کاتە پێش 4 ساڵ. ئەجا ئستا بەداخەوە لەو لایەکتر لای ڕاستەوە عینەن هەمان شتێک بوو هێلکەکە سوڕا بوو. ئەجا بەڕاستی ئێمە فەحسمان کردووە نەخۆشەکە ئەتۆنزێک ئازاری و ئەوانەی هەبوو بە هەندێک ئەشعەیەکی وە سۆنەرێک و ئەوانە دەرکەوت بۆمان بن و ئەم هێلکەیە ڕاستە ینی گەورە بوو هەوسا بوو و سوڕانی کردووە. تاان بە یارمەتی دکتۆری نەشتەرگەری مناڵان هەستان ئەو ئێوارەکە ها یەکسەر بە ئەنجامدانێکی نازوور هەناوبینیەکی بۆ ئەو کچە جوانە. ئەلحەمدە سپاس بەخوا توانمانەمان هەبوو ئەو هەڵسوڕانەکانی ڕێک بکەنەوە بە هەمان کاتێک بەستومانە ینی هێلکەدانەکەی بەستومانە نەمان هێشتووە هەڵسوڕانەکەی زیاتر بێتەوە، ینی حتا لە مستەقبلش هەڵسوڕانێک دووبارە نەبێتەوە بەستومانە بۆی دووبارە حتا ئەو وەزعە ڕوونایەت، چونکە بەڕاستی ئەگەر هەڵسوڕانەکەی دیسان تەواو بوو و بچرانی بۆڕی خێنەکانی بۆ هێلکەدانی ئەو کچە جوانە بووتەوە ئەو کاتە مەجبور بوون دیسان هێلکەدانی دووەمەکەش لایە بن بۆی ئەو کاتە ئەو کچە نەسووری مانگانەی هاتبێ بۆ لە مستەقبلەوە بە تەکیدیش مناڵت نەبێتەوە ئەگەر ئێمە هێلکەدانەکە لەمان برد. سپاس بەخوا بە ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە ینی کاتەکە زۆر گونجاو بوو بە ئنو فریامان کەوت بە ئەو هێلکەدانەکە حتا ڕێنەیەن و ئیشەئەڵڵا لە مستەقبلە ئەم کچە بێبەش نابێت لە مناڵ بوون و بە ئیزنی خوا سووری مانگانە و ژیانێکی طبیعی وەکی کچان طبیعی. دکتۆرەگیان تۆکو پرۆفیسۆرێکی یاریدە دەرکە بێگومان خبرێکی زۆرت هەیە، ئایا ڕێژەی ئەم حاڵەتە لە ناو کۆمەلگایمەدا زۆرە یان خود کەمە؟ نە خۆی کەمە ئەم حاڵەتە زۆر نییە. ئەتوانی بەڵام مەتەنەن هەندی حاڵەتێکی زیگماک هەیە ئەگەر هات کێشەیەکی لە ناو بۆری ڕەحمەکە ئەبێتەوە یە کێشەیەکی لە ناو ڕەحمی ئەو کچانە ئەبێت مەتەنەن یا هەندێک جارێک ئەگەر مناڵەکە خۆی عەجوولە یعنی زۆر ئەجوڵێتەوە یا جارجار تووشی حادیسەیەک بووتەوە هەڵسوڕانی ئەو هێلکەدانەکانی ئەبێتەوە. دکتۆرەگیان هیچ ڕێگاک هەیە خۆپارێزی کە خانمان بگرنە بەر بۆی تووشەم حاڵەتە نەبن؟ نەخێر تایبەت بۆ ئەم تامەنە هیچ ڕێگەیەکی نییە، بەس هەرچی کاتێک زانیومانە مناڵی ئێمە یە مناڵی خەڵکی سێر کچێکیە تایبەت کچانە و ئەوانە بە ئەو تەمەنانە ئازارە زیگیان هەیە بە ئیهمالی نەکرێت، نەڵێ مەتەنەن تەنانەت بەس سەرمابوونەوە با بڕواتەوە و کێشەی نییە ئەوها باشترە سۆنەرێک بکەن بۆیان و فەحس بکەن بۆیان هەتا ئەگەر حاڵتێک وەکی ئەوها بێتەوە بە زوو فریا بکەون و نەگاتەوە بە ئەو حاڵتە هێلکەکانی فرەیە. زۆر باشە، دەست خۆش بێ دکتۆرەگیان بۆم دەرفەتە گەیشتنە کۆتایی ئەڵقەیەم جارەشمان داواکارین لە خۆی گەورە کە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرێ تاڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.